سڵاوتان لەبێ قوتابیانی خۆشەویست. بەردەوام دەبین لە پێشکەشکردنی وانەکانی فیزیای پۆلی 12 لەوانەی ڕابردوودا باسی دیاردەی دۆبلەرمان کرد، هەموو ئەو تێبینی و پرسیارە شەریعەت و شێوازی هاتنەوەی پرسیارانەی کە تێبینی تێدا بوو باسمان کرد. تەنها مابوو پرسیار لەسەر چی کارکەین. لە دیاردەکەیدا لە ڕاهێنان و نمونە پرسیاری لەسەر نییە، بەڵام لە پێداچنەوەی بەش کۆمەڵێک پرسیاری لەسەرە. یەک لە پرسیارەکان پرسیاری سێزدەی پێداچوونەوەی بەشە لەسەر دیاردەی دۆبلەرە شیکاری دەکەین. پرسیاری سێزدە بزانین دەڵێت چێ؟ دەڵێ ئۆتۆمبیلێکی پۆلیس بە خێرایی 90 کیلۆمەتر لەسەر سەعات دەڕوات. ئۆتۆمبیلێکی پۆلیسمان هەیە. ئۆتۆمبیلێکی ئاسایی ڕسم بکە، ئەو ئۆتۆمبیلێکمان هەیە. ئەوە دەنجی دەردەکاتن، سەرچاوەیە. خێرایی سەرچاوەکەی دایتەمە، خێرایی سەرچاوە 90 بەڵام بەچی کیلۆمەتر لەسەر سەعات دراوە. شوتێک دەردەکاتن، شوتە یعنی ویقەکەی دەردەکاتن. باشە؟ بە لێلەری 1000 هێرتز سەرچاوەکە دەنگەکی دەردەکاتن، لێلەری سەرچاوەمان 1000 هێرتزە. لێلەری شوتەکە چەند دەبێت؟ وەک ئەوەی کەسێک دەیبیستێت. لێلەری بیستراو چەندە؟ یعنی ئێفداش چەندە؟ لەسەر شۆستەکە وەستاوە. کەسێکمان هەیە لەسەر شۆستەکە وەستاوە. بۆ نمونە کەسێکمان ئەلێرە ڕسم کرد. کەسەکەمان گوێگرەکەمان لە خۆی پێمان دەڵێ وەستاوە، واتە خێرایەکەی سفرە. لەرەی کە کەسەکە دەیبیستی ئێفداش داوا کراوە چەندە؟ بەڵام زانین چۆن دەجوولێ ئۆتۆمبیلە؟ دەبینێت ئۆتۆمبیلەکەی پۆلیس لێ نزیک دەبێتەوە، واتە ئاراستەی جوڵەی سەرچاوەکەمان چییە؟ لە گوێگرەکەی نزیک دەبێتەوە. و پێشمان دەڵێت خێرایی دەنگ لە هەوادا 340 مەتر لەسەر چرکە بەکار بهێنا. لێرەدا دیاردەی دۆبلەر یاساکە دەنووسم ئێفداش یەکسانە بە ئێف V کەم V نۆت لەسەر V کەم VS. ئێفداش یەکسانە، ئێفەکەمان 1000، خێرایی دەنگ لەوەدا 340 کەم 340 کەم. V نۆت وەستاوە، خێرایەکەی سفرە، بەڵام پێش ئەوەی خێرایی سەرچاوە دابنێمزام ئایا نیشانەی خێرایەکەی پۆزتیف یا نێگەتیفە؟ گوتم چۆن نیشانەکەی دیاری دەکەین؟ ئاراستەی جوولە لەگەر ئاراستەی شەپۆلی دەنگ بەراورد دەکەم. ئاراستەی شەپۆلی دەنگ کووە؟ ئەوە هەموو کاتێک ئاراستەی شەپۆلی دەنگ لە سەرچاوەی بەرەو گوێگرا. ئاراستەی شەپۆلی دەنگ هەمیشە بەرەو گوێگرا. هێلی سوورە، مەجاڵی تێدا نییە، بە هێلی سووریش دەیکێشین. گوتمان چ بەراورد دەکەن بۆ نیشانەی ئاراستەی جوولە لەگەر ئاراستەی شەپۆل؟ تەماشا دەکەم ئەگە هەمان بوون پۆزتیفە، پێچەوانە بوون نێگەتیفە. تەماشا دەکەم ئاراستەی سەرچاوە لە گوێگرەکە نزیکەوە، واتە بامان ئاراستەی شەپۆلی جوولاوە. مادام بامان ئاراستەی شەپۆلی جوولاوە واتە پۆزتیفە. کەواتە لێکوانە VS مان پۆزتیفە، موجب جاران سالب هەردەکاتەوە سالب. VS مان نابی بە کیلۆمەتر لە سەعات بی، چکو لەگەر مەتر لەسەر چرکەی ناگونجێتن، کاتە دەی بی کەمە مەتر لەسەر چرکە. کیلۆی لابن جارانە، جارانی 1000، ئەوە کیلۆمەترەکەمان کردە چ کردمانە مەتر. هەر سەعاتەکیش 3600 چرکەیە، کەواتە هەر کاتە کیلۆمەتر لە سەعاتی بکەین مەتر لەسەر چرکە، جاران 1000 دابش 3600 دەکەین. بیکەینە ئەنجام VS مانە بۆ دەرەچێتن 25 مەتر لەسەر چرکە. ئەوە 25. ئێستا کە 340 کەم سفر دەکاتە 340، جارانی 1000 کەین دەکاتە 340,000. ژێرەمان یان کەوانە چکو هەمانشتی بنووسە، یان دەرێن 340 کەم 25 دەکاتە 315، 340,000 دابش 315 دەکەین. ئێفداشەکەمان لە بۆ دەردەچیتن 1079.4 هێرتز. ئیشەکەمان زۆر ڕاستە، لە کاتی نزیک بوونەوە بزانە پلەی دەنگ زیاد دەکاتن. پلەی دەنجی سەرچاوەکە 1000 هێرتزە، بەڵام پلەی دەنگ لە لای گوێگر پلەی دەنجی بیستراو 1079.4 هێرتزە، چکە لە کاتی نزیک بوونەوە پلەی دەنگ زیاد دەکاتن. لە پرسیارەی سێزدەدا تەواو پرسیارەکەمان
بەڵام ئەگەر یەک دەستەواژەی لێ بگۆڕم دەستەواژەکە کە دێگۆڕم چییە؟ ئەگەر بڵێم لە پرسیارەکەی بڵێم دەبینی لێی دوور دەکەوێتەوە، پرسیارەکەی بۆ شێوازێ بگۆڕین، لە باتی برێن لێی نزیک دەبێتەوە برێن لێی دوور دەکەوێتەوە، ئەو کاتی بۆ ئاراستەی ناجوڵێتن. ئەدی چۆن دەجوێتن؟ دەبینین دوور دەکەوێتەوە. کە دوور بکەوێتەوە بزانە چی لێتن؟ دەڵێن ئێف داش ئەوە لە کاتی دوور کەوتنەوە لەو هەمان پرسیاری دەکاتە ئێف ڤی کەم ڤی نۆت لەسەر ڤی کەم ڤی ئێس. دانانەوەی دەکەین ئێف داشمان دەوێتن ئێفەکەمان 1000 خێرای دەنگ لەوەدا 340 گوێگرەکەمان وەستاوە 0 دیسانەکە لە ژێرەوە 340 گوتمان پێش دانانەوەی ئەنجامەکەی نیشانی دادەنێم. تەماشا دەکەم ئەگەر دوورکەوێتەوە سەرچاوەکە بە پێچەوانەی شەپۆڵەکان جوڵا پێچەوانیانی چ یعنی VS مان نێگەتیڤ دەبیتن. ئەو کاتی سالبی لە بۆ VS دادەنێم ئەوە کردار یاسە ئەوە نیشانەی VS سالب و سالب دەکاتە موجب VS-ەکەشمان 25 دەرچوو. سەرمان دەکاتە 340,000 ژێرەشمان دەکاتە 365 کەواتە ئێف داشەکە لەو بارەیدا بە نزیکی دەکاتە 932 هێرتز. بەڵێ لە کاتی دوورکەوتنەوە پلەی دەنگ کەمی کرد لە 1000 بۆ چەندی؟ بۆ 932. ئەوە پرسیاری سێزدەیە قوتابی خۆشەویست پرسیاری 12 هەمان بیرۆکەیە تەنها ئاسانترە ئەو یەکە گۆڕنێ تێدا نیە ئەویش بامان شێوە ئۆتۆمبیلەکمان هەیە لەگەر سەرچاوەیەک و گوێگرەکمان هەیە لە پرسیاری 12دا سەرچاوەکە وەستا گوێگرەکە جارێک نزیک دەبێتەوە جارێک دوور دەکەوێتەوە بە هەمان شێواز شیکاری دەکەین. پرسیاری دەد لە بۆ شیکار دەکەم بزانین پرسیاری دێ دەڵێ چێ؟ پرسیاری دێم لە بۆ شیکار دەکەم لە پرسیاری دێم دەرێ ئۆتۆمبیلێکی ئاکوژێنەوە شووتەکەی لێ دەدات بە خێرایی چل مەتر لە چەترکە دەجوڵێتن. وێنەی ئۆتۆمبیلێکی ئاکوژێنەوە دەکەین شووتەی لێ دەداتن سەرچاوەکمانەیە شووتەکەی لێ دەداتن بە خێرایی ئەوە ئۆتۆمبیلێکی ئاکوژێنەوەیە شوفێرێکی تێدایە ئەو ئۆتۆمبیلی ئاکوژێنەوە دەجوڵێتن خێرایی سەرچاوەکەمان 40 مەتر لەسەر چرکەیە. ئۆتۆمبیلێکی تر لە بەردەمیتی لە پێشیەوە بە هەمان بە خێرایی 30 مەتر لەسەر چرکە دەجوێتن. ئۆتۆمبیلێکی دیکەی لە پێشی ڕسم دەکەم ئەوە ئۆتۆمبیلێکی دیکەمان هەیە بە هەمان ئاراستە دەجوڵێتن بە خێرایی 30 مەتر لەسەر چرکە. ئەوەش شوفێرەکی هەیە ئەو شوفێرە دەبێتە گوێگێر کاتە ئەو ڤینۆتەمان بە خێرایی 30 مەتر لەسەر چرکە بە هەمان ئاراستە دەجوڵێت. بزانە بە هەمان ئاراستە دەجوڵێن. ئەگەر سەرچاوە گوێگر هەردووکیان جوڵاو بن دیاردە دەو لە ڕوودەداتن بەڵام نابی بە هەمان خێرایی لە بڕوو ئاراستا بجوێن. ڕاستە بە هەمان ئاراستەنە بەڵام بڕی خێراییان جیاوازە. ئاسایە هەمان بڕی خێرایی هەبی بەڵام ئاراستەیان جیاواز بی. بەڵام کە هەمان بڕیان هەبی هەمان ئاراستەشان هەبی هەردووکیان بجوڵێن ئەو کاتی دیاردەی دەو لە ڕووی نەدەدا. هەروەها ڕێگاکەمان لە لێوای ڕێگاکە پاسێکمان وەستاوە پاسێکمان هەیە لە لێوای ڕێگاکە وەستاوە ئەوە پاسێک. لێکوانە شوفێری پاسەکە دەبێتە گوێگێر ئەوە خێرایی ئەو گوێگرەمان لێرە مادەم وەستاوە 0. کەواتە پێمان دەڵێ ئایا کام لەم دوو گوێگرە بە پلەیەکی بەرزتر دەنگکە دەبیستێتن؟ ئایا ئێفداشی کامەی گەوتر ئێفداشی ئۆتۆمبیلەکەی شوفێری ئۆتۆمبیلەکەی گەوترا یان ئێفداشی شوفێری پاسەکەی گەورەترا؟ کەواتە ئێفداشی لە بۆ هەردووکان دۆزمەوە جاک لە بۆ ئۆتۆمبیلەکەی کە ناوی دەنێم سی کار ئەوەش ناوی دەنێم پی پاس لە بۆ ناسینەوەیە. ئەگەر هاتو خێرایی دەنگی نەدامە خێرایی دەنگ لە هەوادا 340 مەتر لەسەر چرکەی دادەنێمەوە. یاسای دیاردەی دەوڵەت دەنووسم دەکاتە ئێفداش یەکسانە بە ئێف ڤی کەم ڤی نۆت لەسەر ڤی کەم ڤی ئێس. دێم دادەنێمەوە ئێفداش لە بۆ ئۆتۆمبیلەکەی شوفێری ئۆتۆمبیلەکەی
دەکاتە ئێفمان مادەم نییە بە هێما دایدەنێمەوە خێرایی دەنگ لە هەوادا 340 کەم دیسانەکە لە خوارێ 340 کەم پێش ئەوەی ڤینۆت و ڤیئێس دانێمەوە دەبی ئیساب لە بۆ نیشانەی بکەم چۆن ئیساب لە بۆ نیشانەی دەکەین دەمانگۆت بەراوردی جوولە دەکەین لەگەر ئاراسی شەپۆڵی بزانە ئاراسی شەپۆڵ هەمیشە لە چۆنە لەسەر چاوەی بەرەو گوێگرە ئاراستەی شەپۆڵی دەنگ کەواتە تەمەشاکەم ئەگە لە بۆ ئەو گوێگرەی ئاراستەی جوولەکەی بە هەمان ئاراستی شەپۆڵە کە بە هەمان بیتن واتە پۆزەتیفە کەواتە ئەوە موجەبە شوفێری سەرچاوەکەمان بە خێرایی چل مەتر لەسەر چکە دەجوولێت بە هەمان ئاراستی شەپۆڵ دەجوولێتن کە بە هەمان ئاراستی شەپۆڵ دەجوولێتن ئەوە بە هەمان شێوە هەمان واتە پۆزەتیف کەواتە ئەوەش پۆزەتیفە موجەب جاران سالب دەکاتەوە سالب موجەب جاران سالب دەکاتەوە سالب ئێستا ئەنجامەکان دادێنێمەوە ئەوەیان سیە ئەوەشیان چلە 340 کەم سی دەکاتە 310 لە خوارەوە 300مان هەیە 310 دابە 300 کەین کەواتە ئێفداشی شوفێری ئۆتۆمبیلەکە دەکاتە 1/3 ئێفەکەش نیتمان بەهێما دەدێنمەوە ئەو ئێفداشمان لە بۆ شوفێری ئۆتۆمبیلەکەی دۆزیوە کەواتە ئێستاکە ئێفداشێکمان لە نێوان شوفێری ئۆتۆمبیلەکە و شوفێری ئاگرکوژێنەوەکەی دۆزیوە لێرەدا دیسانەکە دووبارە ئەو جارە ئێفداشێکی دەدۆزمەوە لە نێوان چ لە نێوان ئاگرکوژێنەوەکە و شوفێری پاسەکەی کە وەستاوە دیسانەکە دەڵێم چ یاسای دیاردەی دۆبلە دەنووسم دەڵێم ئێفداش یەکسانە بە ئێف ڤی کەم ڤی نۆت لەسەر ڤی کەم ڤیئێس دانانەوەی دەکەم ئێفداشی پاسەکە شوفێری پاسەکە ئێفمان نییە بەهێما دادەنێمەوە خێرایی دەنگ 340 کەم پاسەکەمان وەستاوە کاتە گوێگرەکە خێرایەکەی 340 کەم پێش دانانەوەی گوتمان چ دەکەین نیشانەی دادەنێن تەماشا دەکەم ئاراستەی جوولەی سەرچاوە بە هەمان ئاراستی شەپۆڵیە واتە نیشانەکەی پۆزەتیفە موجەب جاران سالب دەکاتەوە سالب خێرایی سەرچاوەکەشمان چلە 340 کەم چل دەکاتە 340 دابە 300 کەم کاتە ئێفداشی پاسەکەی دەکاتە 1/113 ئێف ئێستاکە بەراوردیان دەکەم 1/113 گەوتران 1/113 بێگومان 1/113 گەوترا کەواتە دەرێم چێ لە وەڵامەکەی دەرێن ئێفداشی پلەیدەنجی بیستراوی پاسەکە شوفێری پاسەکە بچووکترە گەورەترە عەفوەن گەورەترە پلەیدەنجی بیستراوی پاسەکە گەورەترە لە پلەیدەنجی بیستراوی ئۆتۆمبیلەکە لە دەقی پرسیاری تێبگا کامیان بە پلەیەکی بەرزتر دەبیستێتن پلەیدەنجی بیستراوی شوفێری پاسەکە کامیان بە پلەیەکی کەمتر دەبیستێتن شوفێری ئۆتۆمبیلەکە کامیان پلەیەکی دەنگ دەبیستێتن هەمان پلەیدەنجی سەرچاوەکەیە شوفێری ئۆتۆمبیلەکە شوفێری پاسەکە شوفێری ئاگرکوژێنەوەکە ئەوە لە بۆ شوفێری ئێفداشی شوفێری ئاگرکوژێنەوە هەمان لەرەلەری سەرچاوەکەی هەیە کەواتە لەبەر ئەوەی هەمان خێرای هەیە لە بڕاستدا لە بۆ شوفێری ئاگرکوژێنەوە دیاردەی دۆبلە ڕوو ناداتن ئەو پلەی دەنگی کە ئاگرکوژێنەوەکەیدا ئەو بە هەمان پلە دەیبیستێتن پرسیاری 36مان هە لەسەر دیاردەی دۆبلەرە لە پێداچنەوەی بەش ئۆتۆمبیلێکی پێشبڕکێیە فۆرمولەوان ئۆتۆمبیلی فۆرمولەوان لە گوێگرێک دوور دەکەوێتەوە ئۆتۆمبیلێکی فۆرمولەوان بکەین ئەرە ئۆتۆمبیلێکی بە کەیف خۆت بیکە ئاسایی بەس لۆ دانانی نیشانەکەیە ئۆتۆمبیلی فۆرمولەوان شووتی لێ ناداتن بەڵام پێشبڕکێیە مەچینەی گەورەیە دەنجی مەچینەکەی دێتن کەواتەوە سەرچاوەیەکە لە گوێگرێک دوور دەکەوێتەوە گوێگرێک چیش وێنە بچێشە طبعا لە یاری پێشبڕکێ ئەوانە تەماشا دەکەین سەیری یاریەکە دەکەن گوێگرەکان ئەوان وەستاون ئەگە پێش نەردەی بیزانی لە یاری پێشبڕکێدا ئەو هاندەرەکان وەستاون تەماشای پێشبڕکێیەکەی دەکەن
ئۆتۆمبیلەکان بە بەردەمیاندا تێدەپەڕنیان دوور دەکەنەوە کەواتە گوێگرەکەمان گوێگرەیەکی وەستاوە. گوێگرەکە دەنگێک دەبیستێتن دەنگ دەبیستێتن 120 کەمتر لە لێرەی کە لە باری وەستاندایە. لە خۆشی لە پرسیارەکەی پێگوتی چی؟ گوتی ئۆتۆمبیلی فۆرمونەوان لە گوێگرەکەی دوور دەکەوێتە کەوتەوە ئاراستەی جوولەی سەرچاوەیە. سەرچاوەکەش دەنگێکی دەردەکاتن ئاراستەی شەپۆلی دەنگ هەمیشە لە سەرچاوەی بەرەو گوێگرە ئاراستەی دەنگ. ئەو گوێگرە چ دەنگێکی دەبیستیتن؟ لە کات دوورکەوتنەوە پلەی دەنگ کەم دەکاتن گوتمان. ئایا دەنگی بیستراو یەکسانە بە دەنگی سەرچاوەکە؟ نەخێر، چکو دوور دەکەوێتەوە نزیک دەبێتەوە گۆڕانێک لە پلەی دەنگ ڕووداتن. ئایا هەمووی دەبیستیتن؟ 100% دەبیستی؟ نەخێر، لە کاتی دوورکەوتنەوە گوتمان کەمتری دەبیستی، لە کاتی نزیکبوونەوە زیاتر دەبیستیتن. لە خۆی پێمان دەرێت چەندی کەمتر دەبیستیتن؟ 120. کەواتە ئەهان بزانە 20 لەسەر 100 کەمتر دەبیستیتن. 100 کەم 20 80 دابش 100 کەین دەکاتە O.8 کەواتە F' دەکاتە O.8 F. ئەوە پلەی دەنگی بیستراوە. داوای چمان دەکەتن خێرایی ئۆتۆمبیلەکە چەندە؟ VS داوا کراوە و پێشمان دەڵێ خێرایی دەنگ لە هەوادا 340 مەتر لەسەر چرکەی بەکاربینا. یاسای دۆبلەر دەنووسم دیسانە کە دەرێن F' یەکسانە بە F V کەم V نۆت لەسەر V کەم VS. دانانەوەی دەکەم F' نییە، بەڵام پەیوەندی دروستکردنان F' و F هەتا هاوشێوە دروست بێت تا کورتبوونەوە ڕووداتن. لە جاتی نرخی F' دەنووسمەوە O.8 F. نرخی F' لە 180 یان لە 18 F یا دەکاتە F V 340 340 340 کەم لە خوارج بەمان شێوە 340 کەم. گوێگرمان وەستاوە خێرایەکەی سفرە، بەڵام سەرچاوە دەجوڵێت. ئەوەی کە دەجوڵێت دەبین نیشانەی لە بۆ خێرایەکەی دابنێم. دووبارە، سێبارە، دەبارە نیشانەکەی کودا دەنێن؟ ئاراستەی جوڵە و ئاراستەی چەپۆلی بەراورد دەکەین. هەمان پۆزتیفە پێچەوانە نێگەتیفە. ئاراستەی جوڵەی سەرچاوە پێچەوانەی ئاراستەی چەپۆلیە واتە نیشانەی نێگەتیفی دەدەینێ. ئەوە نیشانەی نێگەتیفماندایە. سالب جاران سالب موجب ئەوە VS دادنێمەوە. ئەو ئێفە لەگەڵ ئێفەی کورد بووە. ئێستا دوولاو دووناوەندە چی دەکەین؟ دوولاو دووناوەندە چی دەکەین؟ ئەوە ژێرەکەی یەکە. یەک جاران ئەوە 340 کەم سفر دەکاتە 340 کاتە دەرێم چێ؟ یەک جاران 340 دەکاتە 340 یەکسانە. O.8 جارانی ئەو بڕێ O.8 جارانی 340 کۆ VS. قوتابیانی خۆشەویست، دوا پرسیاری دیاردەی دۆبلەر پرسیاری 37 پێداچنەوەی بەشە. پرسیاری 37 دەڵێت چێ؟ شەمشەمە کوێرەیەکمان هەیە بە ئاراستەی دیوارێکی جێگیر دەفرێت. دیوارێکی شمانەیە، دیوارێکی جێگیر نەجوڵاو. ئەوە دیوارێکمان هەیە. گوتمان ئەوە دیوارە خێراییەکەی سفرە. شەمشەمە کوێرەکە بە ئاراستەی دیوارێک دەجوڵێتن کەواتە ئەوە چیە؟ نزیک دەوێتەوە دیوارەکەواتە ئاراستەی جوڵەی شەمشەمە کوێرە. دەنگێکی شەپۆڵێکی سەر و بیستن دەردەکاتن. سەرچاوەکەمان دەنگێکی دەردەکاتن کەواتە ئەو دەنگەی دەردەکاتن شەپۆڵێکی دەنێریتن بەرەو دیوارەکە. هێماکەی چی؟ F. چەندە؟ 80 کیلۆهێرتز واتە 80,000 هێرتز. ئەوە چیە؟ شەپۆڵی نێردراو. چێ شەپۆل دەنێریتن؟ سەرچاوە. سەرچاوە شەپۆڵێکی دەنێریتن بە چەندی؟ بە 80 کیلۆهێرتزی واتە 80,000 هێرتز. شەپۆڵە دراوەکە لە دیوارەکە شەپۆڵی دراوە ئەو شەپۆڵە کە بەر دیوارەکەی دەکەوی دەگەڕێتەوە. شەپۆڵی دراوە لە دیوارەکەوە دەبیستێت. شەپۆڵی بیستراو لەرەلەری بیستراو F' 90 کیلۆهێرتزە واتە 90,000 هێرتز. داواکاری ئەلفی کە ساڵی 2022 ئەو پرسیاری داواکاری ئەلف هات بۆوە ڕقەمیشی دا بۆ حەلمان دەکرد. هاوکێشەیەک دەرێ بنووسە
هاوکێشەی لێرەی ڕووکەش بنووسە هاوکێشەی لێرەی ڕووکەش ئەلف ئێف بنووسە لە نێوان چێ کاتێک بەردیوارەکە دەکەوێتن کاتێک بەردیوارەکە دەکەوێتن واتە خێرایی سفر دەبێتن کاتێک شەمشەمە کۆرەکە بەردیوارەکە دەکەوێت شەمشەمە کوێرەکە هەم سەرچاوەیە هەم گوێگرا کاتە کاتێک بەردیوارەکە دەکەوێتن چ لەرە چ دەبیستێتن واتە شەمشەمە کۆرەکە بەردیوارەکە دەکەوێتن واتە گوێگرەکەمان خێرایەکەی بۆ سفر کاتە هاوکێشەکە چی دێتن F V کام V نۆت لەسەر V کام VS گوتمان کە بە دیوارەکە دەکەوێتن خێرایی شەمشەمە کوێرەکە وەکو گوێگر دەبێتە سفر هاوکێشەکە چی دێمنێتەوە F' یەکسانە بە F V کام سفر هەدەکاتە V لەسەر V کام VS ئەدیلۆ ئەوە نەبووە موجەب چونکە شەمشەمە کوێرەکە بە هەمان ئاراستەی شەپۆلی دەجوێتن وەکو سەرچاوە ئاراستەی جوڵەی شەمشەمە کوێرەکە کە سەرچاوەیە هەم گوێگریشە زۆر ئاساییە سەرچاوەش بی گوێگریش بی لە بۆ خۆت لە قاعشی دەجوڵەی دەنگەکیش دەردەکەی کە دەنگەکی دەردەکەیت و سەرچاوەی دوایە چ دەبیتن دەنگدانەوەکەی خۆت دەبیستیەوە دەبێت گوێگر شەمشەمە کوێرەکەش بامان شێوەیە کەواتە ئاراستەی جوڵەی سەرچاوە بامان ئاراستەی شەپۆلیە کەواتە هەمان یعنی پۆزۆتیڤ موجەب و سالب هەردەکاتەوە سالب و کەواتە ئەوە هاوکێشە لەرەی بیستراوە کاتێک کە بەر دیوارەکە دەکەوێتن جا ساڵی 2022 بۆ شێوازە هات بووە ئێفی سەرچاوەکەمان بە 45,000 هات بووە V 340 خێرای شەمشەمە کۆرەکەشی 20 دابوو دامان دەناوە F' بۆ دەردەچوو ئەوە داواکاری ئەلف داواکاری با دەڵێ سەرچاوی ئەو شەپۆڵانچیە کە بەرەو شەمشەمە کۆرەکە دەگرێتەوە ئەو شەپۆلە بەرەو شەمشەمە کۆرەکە گەڕاوە سەرچاوەکەی لە چێ بوو ئەوە وای کردەوە بگرێتەوە ئەوە دیوارەکە کەواتە وەڵامی بامان چیە دیوارەکە وای کرد شەمشەمە کوێرە ئەوە شەپۆڵەکە بەرەو شەمشەمە کوێرەکە بگەڕێتەوە داواکاری جیم دەڵێ خێرای شەمشەمە کوێرەکە ژمار بکە خێرایی شەمشەمە کوێرەکە هێمای چێ بۆ دادەنین V هەموو جانان نووسین شەمشەمە کوێرە شینێکی لە بۆ دادەنین وە خێرایی دەنجیش 340 مەتر لەسەر چرکە دەڵێ بەکار بهێنا یاسای دیاردەی دۆبلەر دەنووسم دەڵێن چێ دەڵێن F' یەکسانە بە F V کام V نۆت لەسەر V کام VS بزانە لێرە سەرچاوەکەمان وە گوێگرەکەشمان هەرچیە هەر شەمشەمە کوێرەیە شەمشەمە کوێرەکە هەم سەرچاوێ دەنجی دەدەکات هەم دەنگدانەوەکەش دەبیستێتەوە هەم گوێگریشە کەواتە خێرای شەمشەمە کوێرەکە هەم سەرچاوەشە هەم گوێگریشە دانانەوەی دەکەم F' هەیە 90,000 یەکسانە Fەکەمان 80,000 ڤمان هەیە 340 لە کۆتایی پرسیارەکەدا دەنیمەوە با ژمارەی گەورە دەرنەچیتن کەم بامان شێوە V کەم V نۆت و VS هەردووچان هەر شەمشەمە کوێرەنا هەردووچان هەر شەمشەمە کوێرەنا V شەمشەمە کوێرە V شەمشەمە کوێرە جا لە بۆ نیشانەی ئەگە وەکو گوێگر مامەڵە لەگەڵ شەمشەمە کوێرەکەکەین گوێگرەکە بەرەو دیوارەکەی دەجوڵێتن گوێگرەکە ئەو دەنگانەکە دەدێتەوە دەیبیستیتن کەواتە کاتێک وەکو شەمشەمە کوێرەکە وەکو گوێگری بیتن چ دەکەین ئاراستەی جوڵەی شەمشەمە کوێرەکە لەگەڵ ئاراستەی شەپۆڵی گەڕاوە بەراورد دەکەم تەماشا دەکەم ئاراستەی جوڵە پێچەوانەی ئاراستەی شەپۆڵە گەڕاوەکانە کە پێچەوانە بیتن ئەوە چییە نیشانەی نێگەتیفی دەدەینێ بەڵام کاتێک شەمشەمە کوێرەکە وەکو سەرچاوە مامەڵەگە دەکەم ئاراستەی جوڵەی سەرچاوە شەپۆڵی دەنێتن بە هەمان ئاراستەی شەپۆڵە نێردراوەکانە کەواتە کاتێک وەکو سەرچاوە بیتن بەراورد دەکەم ئاراستەی جوڵە لەگەڵ ئاراستەی شەپۆڵە نێردراوەکان بەراورد دەکەین مادام هەمانن پۆزەتیفی لە بۆ دادنێم ئەوە پۆزەتیف ئێستاکە سالب و سالب موجەب و سالب دەمێتەوە ئەو 4 سفرە لەگەڵ 4 سفرەی کورد بووە ژێرەکەی یەکە دوولاو دووناوەندەکی دەکەم بزانە لێرە چما مایتەوە یەک جاران ئەو بڕەمان چیە هەشت کەوانە V کۆ V شەمشەمە کوێرە لەولایە چمانەیە 9 جاران ئەو بڕە 9 جاران V کەم V شەمشەمە کوێرە ئێستاکە
لێکدانەکەی دەکەم بە شینەوەکە جارە چان لەوەی دەدەین جارە چان لەوەی دەدەم نوێیەکەی جارێک لە ڤیەکەی دەدەم ڤیەکەشمان بەبڕ هەیە و نوێیەکەی جارێک لە ڤی شەمشەمە کوێرەکەی دەم هەشت جاران ڤی دەکاتە هەشت ڤی کۆ هەشت جاران ڤی شەمشەمە کوێرەکە دەکاتە هەشت ڤی شەمشەمە کوێرە یەکسانە 9 جاران ڤی دەکاتە 9 ڤی کەم 9 جاران ڤی شەمشەمە کوێرە دەکاتە 9 ڤی شەمشەمە کوێرە لێک چوەکان دەبین لایەکی ئەو سالب 9 ڤی شەمشەمە کوێرەیە بێتە ئەو بەرەی دەبێتە موجەب ئەو هەشت ڤیەش زانراوە ئەوەش زانراوە بیبینە ئەو بەرەی دەبێتە سالب بزان چی دەێتن لێرە ئەو هەشت ڤی شەمشەمە کوێرە لە شوێنی خۆتی هەشت ڤی شەمشەمە کوێرە لە شوێنی خۆتی سالب 9 ڤیە کاتە ئەو بەرەی بۆ 9 بۆ موجەب 9 ڤی شەمشەمە کوێرە یەکسانە ئەو 9 ڤیە لە شوێنی خۆی بزانە هەشت ڤیەکە چوە ئەو بەری بۆ سالب هەشت ڤی ئێستاکە هەشت ڤی لەگەڵ 9 ڤی دەکاتە حەڤدە خێرایی شەمشەمە کوێرەکە یەکسانە 9 خێرایی کەم هەشت خێرایی دەکاتە یەک خێرایی ڤی شەمشەمە کوێرەکە دەمانەوێت بیدۆزینەوە داوا کراوە ئەوەی لەگە نەزانراوەکە لە ژێرەوە ئێستا ڤیمان هەر هەیە ڤیەکەمان 340 کەواتە لێ لە کۆتاییەکەدا دەنێمەوە تا ژمارەی گەورە گەورە دروست نەبیتن هاوشێوە دروست دەبی ئاسایە لە کۆتاییەکەیدا داینەمەوە کە 340 دابەشی حەڤدەیکەم دەکاتە 20 مەتر لەسەر چرکە ئەوە خێرایی شەمشەمە کوێرەکە بە هیوام سوودێکم بە ئەوەی خۆشەویست گەیان دەبێت